آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. بینەرانی بەڕێز، برایان خۆشکانم، ئەسەلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بە پشتیوانی خوای پەروەردگار دێمەوە خزمەتان لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان، بەو ئومێدەی خوای پەروەردگار بە فەضڵ و منەتی خۆی زبانمان ڕاستکاتوە، زبانمان پاراوکە بە خوێندنەوەی قورئانی پیرۆز، پاشان کردەوەکانیشمان ڕاستکاتوە بەو شێوەی کە جێگای ڕەزامەندی خوا بێت و بە پێی سنەتی ڕەسوڵ الله بێت صلی الله علیه وسلم. بینەرانی بەڕێز، بە پشتیوانی خوای پەروەردگار بەردەوامە ئەبین لە بەرنامەی ئەمڕۆشمان بۆ گوێبیستی سوورەتی ئەلفاتیحا لەگەڵ ئایەتەل کورسی لە سوورەتی ئەلبەقەرە. ئێمە بۆیە ئەم سوورەتانەمان هەڵبژارد لەبەرەوەی کەمترین واجبێ لەسەر تاکی موسڵمان لە هەر کوێ بێ، هەر زبانێک بێت، ئەبێ سوورەتی فاتیحای لەبەر بێ، و سوورەتی فاتیحاش لە ماناکەشە کوردکردنەوەی مانای ئیسلامە، قورئانە، و واجبیش هەموو کەس لەبەری بێت، چونکە ڕوکنی نوێژیش ڕوکنێکە لە ئەرکانی ئیسلام. پاشان ئایەتەل کورسی ئەعظەم، پیرۆزترین، گەورەترین ئایەتە لە قورئانی پیرۆزدا، و هۆی چوونە بەهەشتیشە. هەموو ڕۆژێ سنەتە لە پاش نوێژەکان ئایەتەل کورسی بخوێنی، شەوان کە ئەخەوی سنەتە ئایەتەل کورسی بخوێنی. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ: من قرأ آية الكرسي دبر كل صلاة مكتوبة لم يمنع من دخول الجنة إلا أن يموت. هەر کەسێ لە پاش هەموو نوێژێک ئایەتەل کورسی بخوێنێ، هیچ ڕێگەری نییە بۆ ئەوەی کە بڕاتە بەشتی لامردن نەبێ. کەوا بوو بمرێ لەسەر ئەو سنەتە، حتمەن هەموو جارێک ئەڵێین بەوەی کە لێی تێگەشت بێت، کردەوەکانی موافق بێ بە مانای ئایەتەل کورسی و ئەهلی تەوحید بێت و شوێن کەوتووی ڕێبازی ڕەسوڵ الله بێ صلی الله عليه وسلم. جا بە پشتیوانی خوای پەروەردگار پێکۆ ئەم سوورەتانە کە مەبەستن فاتیحا، ئیخلاص، ئەلمەعوذەتەین لەگەڵ ئایەتەل کورسیە لە ماوەی ڕەمەزانە ئینشا الله پێکۆ هەوڵ ئەدەین ئەوەنەی کە پێمان بکرێ برایە خوشکیەکە کەمتر بواری خوێندنی هەبێ لای مامۆستایەک لە مزگەوتێک لە سنتەرێکە بتوانێت ئینشا الله کەمترین ئیستیفادە بکە، بتوانێت ئەم سوورەتانەی کە ڕۆژانە خوێنێ بتوانێت ئینشا الله ڕەوانی بکات. جا پێشەوەی بڕۆینە خزمەت خوێندنی ئایەتەکان، پێم باشە ئەمڕۆ ئەو پیتانەی کە مەخرەجیان دەرەجەیان لە زبانۆیە ئەمڕۆ دووبارەی بکەینەوە بە سەریعی، ئەگەریش بتوانین لەوحەکان ببینێ ئینشاءالله ڕسمەکانەوە ئاسانکاریە بۆ هەموو لایەکمان. ئێمە کە باس لە زبانەکەین بینەری بەڕێز، بڵێن ئەمە زبانی ئێمەیە، ئەمە نوکی زبانمانە، ڕەئس اللیسانە، ئەم بەشەی پێوترێ طەرەف اللیسان. ناوەڕاست چییە؟ ناوەڕاستی زبان وەسەط اللیسانە، ئەم بەشە ئەدنای نزیکترین شوێنی زبانە لە کێوە لە لێوەکانەوە. بەشی ئەخیری ئەقسای لیسانی پێ ئەوترێ دوورترین بەشی زبان لە لێوەکانەوە. ئەم لاوە لای زبانمان پێوتە حافە. لەم بەشانە 18 پیت دەرئەچێت کە دەست پێکەینەوەتانێ خۆپاداشتی برانی بەڕێز داتۆ کە لەوحە یەکەمیان خستە سەر شاشە کە والقاف أقصى اللسان فوق أقصى عن أبعد اللسان أو تاك بشاي ختان أيبين للرسمة كو بشي كشين كراوة أو كوتاي بشي نهاية زبانة كوتاي زبانة كدور ترين بشي زبان لليو
بەرز بۆ تۆ بۆ کوێ بۆ الحەنەک الأعلا بەڵام وتمان مەڵاژووی ئینسانە بێتە دوو بەشۆ بەشی پێشوەی ئێسکە بەشی پێشوەی ڕقە بەشی دواوەی گۆشتە نەرمە پێوتێ حەنەک اللەحمی هەر یەک لە ئێمە کە پیتی قافە خوێنڵێن ئەق ئەبینتانە زبان چۆن بەشی کۆتاییەکەی بەرز بۆ تۆ داوێتی لە سەقفی لێومان کە مەڵاژووە پاشەوە چی دێت والقاف أقصى اللسان فوق ثم الكاف أسفل کە نەختێ دێیت بەرەو کوێ بەرەو لێو خواری قاف یعنی بڵێن ئەمە قافەکەوێتە ئەوێ نەختێ دێیتە خوارتر بەرەو لای لێوە مەخرەجی کافە ئەگەر تەماشا بکەن ئەمەم لەم ڕسمە تێبینیەکی بەسیطمانەیە کە ڕسمەکە ئێستا پیشانتان بدرێ ئەویش ئەوەتانێ پیتی کاف ئەکەوێتە بەشی ئەخیری زبانت والقاف أقصى اللسان پاشان کە کاف دێت ثم الكاف أسفل بەڕووی لێوە بەرز ئەبێتەوە زبانت ئەدا لە بەشە لە مەڵاژووت بەشی کۆتاییەکەی گۆشتە پێشەکەی ڕقە ئێسکە ئەگاتە ئەو ئێسکە کاڵێم ئەک پاشان دێنەوە بۆ ناوەڕاست زبانەمە طبعاً ئەگەر برایە خوشکێ ئێستا یەکەم جاربێ ببینێ بڵێ بۆ واپەلەیە لەبەرەوەی ئێمە بەرنامەکانی پێشومە تەواومان کردووە ئێستا دووبارەکردنەوەیە بە سەریع ئەو هەژدە پیتەی کە لە مەخرەجیان زبانە دەرەچەیان زبانە ناوەڕاست زبان سێ پیتی لێوە دەرئەچێ پیتی وەکو نووسا والوەسط فەجیم الشین یا فەجیم الشین یا پیتی جیم شین ئەلیا ئەم پیتە ئەگەر تەماشای ڕسمەکە بکەن ناوەڕاست زبان بەرز بۆتەوە بۆ پیتی جیم ئەدا لە ناوەڕاست حەنەکی ئەعلا مەڵاژوو ئەوە بەرزە بێتەوە پیتی جیم لێی ئەدا ئەگاتە سەقفی دەمان ئەگاتە مەڵاژوومان ئەج جە جی جو پاشان دێنە خوا تەماشاکەن ئەگەر تەماشای ئەم دوو ڕسمە بکەنەوەی پێشوو چییە ئەوەی کە شین کراوە ئەگەر تەماشایەکی لەوحەکە ئەکەن بە شین بەرز بۆتەوە بۆ کێ بۆ مەڵاژووت ئەو شینە مەخرەجی دەرەچەی شوێنی دەرچوونی پیتی جیمە کەوا بوو دایەتی لە مەڵاژوو هیچ بەینێکی نییە ئەوەتانی بڵێن ئەمە سەقفی دەمە ئاوە لێیداوە ئاوە بەری کەوتووە بەڵام بۆ پیتی شین نەخێر ئەوە تەماشاکەن بۆ شاییەکەی لە بەینی زبانە لەگەڵ چییە لەگەڵ مەڵاژوومانە لەگەڵ سەقفی دەممانە ئەوی شەڵێم ئەش پیتی دوایش لە صفاتی خوێن تەفەشی پێ ئەوترێ دەنگەکە بڵاوە بێتەوە قوڕیش ئەش شو شی هەروە تەماشاکەن پیتی یا بەرز بۆ تۆ ناوەڕاستبان ئەوە مەڵاژومان ئەوە ناوەڕاستبان بەرز بۆ تۆ بۆ کوێ بۆ مناوەڕاستی مەڵاژوو بۆ سەقفی دەممان ئەمە یائی غەیرە مەدی پێ ئەوترێ هەرچەنە لە لای ئیمامی سیبەوەی یائی مەدی و غەیرە مەدی ئەمە مەخرەجەکەیەتی بەڵام ئەمە ئیبن جەزەری ئەڵێ یائی مەدی جەوفە بەڵام یائی غەیرە مەدی یائی غەیرە مەدی معنای وایە ئەو یا متحرک بێ بە فتحە یا متحرک بێ لە حەرەکان یان پێش خۆی ساکن بێ بەڵام پێش خۆی چی بێ کەسرە نەبێت چونکە یائی مەدی ئەو یاەیە کە خۆی سکوونە پێش خۆی کەسرەیە کاتی ئەڵێم نوحیها یاەکەی نوحی سکوونە پێش خۆی چیە حاکە کەسرەیە ئەو یائی مەدی پێوترێ مەخرەجی جەوفە کەوا بوو یائی غەیرە مەدی کەڵێم ئیا ساریەک لێمە بڵێن ئیاک تەماشاکەی زبانت بەرز دەبێتەوە بۆ ناوەڕاست بۆ سەقفی دەمت ناوەڕاستی زبانت بۆ مەڵاژووت کە وتمان هەر کاتێ چۆن بزانم ئەم پیتە مەخرەجی لەکوێیە ئەلیفێک بێنە فەتحەیە بخەرە سەری پیتەکە لە دوای خۆی دانێ بە شەددا ئەیە ئەزانم زبانم ناوەڕاستی زبان بەرز بووە بۆ مەڵاژوو بۆ بەشی سەرەوە پاشان ئەو پیتەکە ئەڵداد پیتی ضاد جگە لە عەرەب نیەتی حتا پێوتێ لغەت الضاد ئەم پیتە پیتی ئیستیطالەشی پێ ئەوترێ سین و تا لە زمانی عەرەبی بۆ تەلەبە داوای ئەو شتەی کە لە دوایەوە دێ کابوو ئیستیطالە داوای درێژکردنەوەی پیتەکە ئەکا ئەگەر تەماشای ئەو لەوحە بکەن بینتانە چەندێک لە زبان شین کراوە ئەوەی کە بەرز بۆ تۆ لە ڕسمەکە دانەکان دەرناکەوێ ئەدا لە دانی لای چەپت یان دانی لای ڕاست کاکیلەکانی سەرەوە بەڵام ئەوەیان بە زەخت لێ ئەدا پاشان ئەو زەختە
ئەوە بڵێن ئەمە سەقفی دەممە، ئەمە سەرۆیە، ئەمە زبانمە، ئەوە کە لێی ئەدا تەماشاکەن، ئەوە کە لێ ئەدا هەمووی قەپات بووە، ناودەمم هەمووی یان لای چەپ یا لای ڕاست یان هەمووی. بەڵام ئەوەی کە لای خۆمان کەسێک بە ئاسانی وەری بگرێ بڵێن با هەردوو لای ڕاست و لای چەپ شۆری، ئەمە دانەکانی سەرۆیە سەقف. ئەم زباندی ئەلێرەوە بەرەکەوێت لە کۆتاییوە. هەوا ئەم ناوە هەمووی قەپاتە بێ، هەواکە پاڵی پێوە ئەنێت تا ئەگاتە کوێ پووک، تا ئەگاتە چی ئەو گۆشتەی کە دانی گرتووە پاڵی پێوە ئەنێ، ئەو ئیستتالەکەوا بوو هەموو دانەکانی ناودەمی گرت ئەوە قەپاتە بێت. تەماشای ڕسمەکەشکەن کە ئەیبینن ئەو دانانەی کە ئەیبینن بینتانە جگە لە دانی ئەخیر دانی ژیری و عەقڵی پێوترێ، سێدانی کە دانی هاڕەری پێ ئەوترێت، دانی تەواحنی پێوتێ ئالەوێەوە کە بە چوارگۆشەی شین ڕسمەکە ئەبینن لە بە چاوتانە کە دیاری کراوە یعنی مەڵێ ئالەوێ بە زەخت زبانت بدا لە ئەو دانانەت، پاشان ئەو زەختە نییە هەواکە کە قەپات وە پاڵی پێوە ئەنێت تاوەکو ئەگاتە چی ئەگاتە پووک، ئەو گۆشتەیە کە دانەکانی گرتووە، دانەکانی پێشوەیشکە بە زەرد چوارگۆشەیەکی کراوە ینی لەوێ ئەگا پێی بە زەخت لێی نادا. هەر برایەک هەر خوشکێک زبانی بدا لە دانەکانی پێشووە ئەو ڵادە بۆنی دالی لێ دێت بە تەواوی دەرناچێت. کاوا بوو کاتێ خوێنەمە چێکەڵێم ئەو بینتان ئەو دەنگەی کە دێت ئەو دەنگە ئەو هەوا کە پاڵی پێوە ئەنێت ئەگەر ئینسان ئەو هەوا ئەو زەختەی لێ نەکا لە دانەکانی ناوە ئەو دەنگە دەرناشێ. ئەو کاتێ من لە سوورەتی فاتیحە لە دوو شوێنەی خوێنین کاوا بوو کاتێڵێم وەلەضالین با ئێستا من بە هەڵە بیخوێنم وڵێم وەلەضا بۆ نیدالی وەلەضا کە دام لە دانەکانی پێشوو ئەوێش تەمرین بکەی ئەبێ نەختە خۆتی لەگەڵ عەرابین وڵێ ضی ضا. ئەمەشە قورسترین پیتە لە زبانی عەرەبی. پاشان دێنە سەر مەخرەجی لام. واللام ئەدناها لمنتهاها. ئەدنا ئەمە وتمان زبان ئێرە کەوا بوو ئەمانە حافەی پێ ئەوترێ، ئەمە ئەم بەشە بڵێن ئەم پەنجە بچووکەم ئەمە بەش ئەدنای لیسانە، ئەدنا ئەمە تەرەفەکەیەتی. مەخرەجی لام ئەمەیە ئەم بەشەیە. ئەڵێم هەر یەک لە ئێمە ئێستا کە بڵێ لا کاتێکە واموت من تەماشاکەی بەردە ئەم پێشەکی زبانمە ئەوە بەردەمی تەواو هەواکە لە بەردەم و ئەگرێ، ئەو کاتە لەم لاولۆ لای زبانەوە هەواکە دەرەچێ لا. بەڵام دواتر لە صفات ئەی خوێنین لام لە لەفظی جەلالەت تەنها لە لای هەموو قوڕا ئەگەر فەتحە و ضەمە بوو بە قەڵەوەی خوێنیتەوە ئەڵێم الله ناڵێم ئەلا. كابو أوش مخرجي لام أدنى حافتي اللسان إلى منتهى طرفي مع ما يقابلها من حنك الأعلى. باشا وتانا والرسمي كلا برشاو تانا بينري بريز أو طرفي اللسان أم بردمية باشان وسطي لسان باشان أقصاي لسان أم لا ولاكش حافي بيوتي أم برشا بيوتي أدنى كمخرجي لام بو. ونون من طرفي تحت جعله. يسمى نمانوت أما من دانيا بويك شي بيه مخرجي لام بيه نختي لخواري كم قليلا يكنخ خواري أو مخرجي نون تحت يعني لجيره يجعلوا داينيا أو كاتا باهو من بيكو بلين شي نون كواب طرف اللسان مع ما يقابلها من ما يقابله من الحنك الأعلى ويصاحبه غنة من الخيشوم. هيتي نون من هري بريس هەر یەک لە ئێستا من دانیشتوم الحەمدوللا خوای گەورەش مەشغوڵی کردین بە خوێندنەوەی کتابی خۆی و هەر برایە هەر بینەر ئێستا لە هەر شوێنێکی کە تۆ گوێ ئەگری وەکو لە مەجلیسێکی ذکر دانیشت و ئەتەوێ قورئان بە جوانی بخوێنی تۆ کاتی دانیش ئەڵێی ئەن کاتی ئەڵێم ئەگەر ورد بیر بخەرە لای خۆت مەخرەجەکەی لام نەختێ شوێن زۆرتر ئەگرێت لە سەروترە بەڵام نەختێ دێتە خوارڵێ ئەن بەڵام لوتان بگرن نون پیتی نون دەرناچێت کەوابوو پێمان ئەڵێ ئەمە نون دوو شوێنی هەیە نون ئێستا ئینشاڵڵا وەرەگرن نون بەشێکی لە لوتۆیە کە خەیشوم ئەو بەشەی کە مینگەکەیە بەشێکی تریشی لە ناو دەمۆیە بەشەکەی ناودەم مکەمەلی پێوتێ تەواو کراو
ئەوی لوتیش تەواوکەرە مکەممیلە کەوا ئەگەر ئیشەڵا دواتر ئیشەڵامەش تاواکەینەوە مەخرەجی نون دوو بەشی هەیە بەشێکی ئەم پێش زبانت بەرزە بێتەوە بۆ بەشی سەرۆی دەمت مەڵاژووت لەگەڵ مینگە لە لوتە فەرموو مامۆستاگیان ساناخان لە سلێمانی با فەرمێت باش مامۆستاگیان الحەمد لله یاخوار باش سەلامەتی خوا لەت ڕازی بێ خوشکە سانا فەرموو مامۆستاگیان سورة إخلاق قوئين خويني الفاتحة ين آية الكرسي فاتحة بقى فاتحة بخير فرمو بقى. دي دست بيبك بس الشاشنية دستان خوش جبرا كان فرمو خشكك بس بكم دست بيبك بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سانا بله. تمنت شنا؟ بعض صالم. چند؟ 15. خوای گەورە پاداشت داتۆ جا گوێ لە برای خۆت بگرە تێبینی هەیە لەسەر خوێندنەوەکەت ئەبێ پێک و ڕاستی کەینەوە ئێستا بسم الله بۆ بخوێنەوە بخێنەوە بەڵێ ئاەت بسم الله الرحمن الرحيم کەوا بوو مەڵێ بسم اللهی بەس گوێم لێ بگرە و دواتر ئەبێت تۆ لای مامۆستایەک بخوێنی بسم الله الرحمن الرحيم الحمد لله بۆ بخوێنە الحمد لله رب العالمين بڕۆ ئاەتی دوایەوە الرحمن الرحيم ئێستا باشتر بوو ئەو ڕائە نەختێ قەڵەوە کەڵەی الرحمن الرحيم مەڵێ با چەند ڕایەکی لێ دروست نەبێ ڕاکەش قەڵەوەکەی بەردەوام بە بخوێنە الرحمن الرحيم دواتر مالك يوم الدين مەڵێ مالیکیە نا جای کەرۆ مالکی یومی الدین یومی ئەو کەسرە بووە بخوێنەوە مالکی یومی الدین دەی بەردەوام مالك يوم الدين کەمێ کەسرەی میمەکە یومی الدین مالك يوم الدين ئەوە دواتر بزانە ئەو کەسرەی کافە درێژ ناکەیت تۆ بڵێ مالیکیە نا مالکی یومی الدین ئاەتی دوایەوە بخوێنە إياك نعبد وإياك نستعين ئەو کەلیمەی نعبودو بڵێ بەتەنها بڵێ بو دو نعبودو بڵێ بوو درێژی کە نعبودو دەستەکانت خۆش بێ دوایەوە بخوێنە وإياك نستعين ئەگەر زەحمە نەبێ قورئانەکەی لەلانیە بۆی بخەنە سەر شاشەکە ناکەشەمنێ لەبەر دەی بخوێنە اهدنا الصراط المستقيم کەوا بوو من بۆیە لێرە ئەمەی سانار بینەرێک ئێستا بۆچی ئەوەسم لەسەی لەبەرەوەی لێرە تێبینیمان زۆرە با خەڵک استیفادە بکات کەوا بۆڵێم اهدنا الصي مەیکە بە سین اهدنا الصراط المستقيم اهدنا الصراط المستقيم بەردەوام بە صراط الذين أنعمت عليهم بەڵێ غير المغضوب عليهم ولا الضالين کەوا بوو ئەنجا بەسەم ئاەتە پێکۆ صراط الذين أنعمت عليهم صراط الذين وەکو پێشتری شتمان لەسەر عليهم ناوەسین بەڵام ێستا سانا لەبەرەوەی لەوە چێت ئەبانە شتەکە ڕاستکەینەوە بۆیە
صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. اسم مالي غا بلي غا بقلبي دي لا غير بيخوان غير بقلو هواك والزبان لكوتايو بركترو غا غير المغضوب عليهم غير المغضوب بلا عليهم المغضوب غير ها تجواني خي ما قلنا لي غا او كش المغضوب عندي كسر المغلوبي او هلايا دي خوش غير المغضوب دست خوش بيه عليهم ولا الضالين. أول الضالين التواونية زبانت لكوتاي وأدي لكاكي لكان لي ولا الضالين ولا تمريني لسربك ودستكانت خوش بيت كشي خوم خوا پاداشی تو داتو کشی بەڕێزم مامۆستاگیان خوشکە سارا لە ڕانیە با فەرمووی سارا فەرموو سارا فەرموو أعوذ بالله من بەڵێ سارا أعوذ بالله من الشيطان. نعم صح. دەنگی تەلەڤیزیۆنەکە کچکە لە مۆبایلەکەت بیخوێنە ئەگەر قورئانت لەلانیە بۆ تەخەنە سەر شاشەکە بە هێواشی پەلەمەکە دەستخۆشیت لێکم بۆ پەیوەندیەکە دائیمەن من ئەڵێم هیچ برایە هیچ خوشکێک شەرم نەکات چکە ئەمە عیبادەتە قورئان خوێندنە دوو هەمومان هەڵا ئەکەین لە هەڵەکردنە دوو ئەجر و پاداشتت هەیە لە هەڵەکەت پاداشت وەرەگری وەڵا ئەوە ناخۆشە تۆ دوای 10 ساڵ نوێژکەیت و نەتوانی بەرنوێژێ بکەی سوورەتی فاتحا بخوێنیت دەی فەرموو کچی خۆم سارا ئایەتەل کورسی دەخوێنم ئایەتەل کورسی دەخوێنی ئەگەر ئامادەی بۆی بخەنە سەر شاشە فەرموو سارا دەست دەکەم دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا سارا بلى بۆ پێکۆ نەختە نەیخوێنین بڵێ بسم الله الرحمن الرحيم دەی بسم الله الرحمن الرحيم ئەو الرحمانو نییە بسم الله الرحمن ني بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم نا أما يانا ميك بعين الرحمن الرحمن دي شيخهم بسم الله الرحمن الرحيم بردوام دعاي تيبيني كان باسك الله لا إله إلا هو الحي القيوم اللي ربي كوابو بيك الله لا إله إلا هو الحي القيوم أو الحا باشا هو الحي القيوم دي هو الحي القيوم ماله هو شدنية سو هو الحي القيوم هو الحي القيوم دسكت خوش بي القيوم بردوان با لا تأخذه سنة ولا نوم له نانا بلا مكا بلا تسارة يك جاك بيد يبقر من بود راسنا كامو بلا لا تأخذه سنة ولا نوم لا تأخذه سنة ولا نوم نعم تعاونية لا تأخذه سنة ولا نوم لا تأخذه سنة ولا نوم دي ميكا بسنة بسوق بلي سنة ولا نوم سنة شري بو دامنية صلاة
دەی بەردەوامە لەهوو بخوێنە. لهم ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم. پەلەمەکە سارە تۆ گوێ لە برای خۆت بگرە دواتر هەوڵ بدە باش بوو. ئێستا من دەستخۆشی لە پەیوەندیەکە تەکەم. ئێستا وەتانەوە ئاەتل کورسیە هەندێک پیتوشت ئەگۆڕی تۆ ئەجری خۆتت دەستەکەوێ هەڵەیش ئەەکەی ئینشەڵا دووجار ئەجش کە تۆ حەریسی فێر بیت. بەڵام ئێستا ئەم هەر ئێستا دواتر ئەم بەشەی خۆت جیاکەرە بۆی کە سوورەتی فاتحە و ئاەتل کورسیەکە ڕەوانکەی ئەگەر بۆی بخەنە سەر شاشە بۆ خوێنمەوە یەکجار لەگەڵ منابی خوێنێ. سارا لەگەڵ ما بڵێ له ما في السماوات وما في الأرض. لهم ما في مەڵێ لەهم لهم ما في بڵێ له بەڵێ لهم ما نا بڵێ له ما له بەتەنا بڵێ له ما في السماوات وما في الأرض. اینجا ئێستا لەگەڵ ما بەردەوام بە من ذا الذي يشفع عنده. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. أو عنده دريشكرو عنده إلا بإذنه. عنده إلا بإذنه. فلمك بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم. يعلم ما بين أيديهم وما خلفهم. الزور باش وما ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. أم كلمة بلا بشيء من علمه. بشيء من علمه. بك بميم سارة بشيء بردان با من علمه إلا بما شاء. من علمه إلا بما شاء. بلمك أو علم دريش كرو من علمه إلا بما شاء. أو إلا بلا إلا بما شاء. بردوان با وسع كرسيه السماوات والأرض. سارة إن شاء الله دعاي أما أوي بزانم دايكت باوكت براد مامۆسای فێرکە مەڵێ وەسیعە ئەو کەسرەی کرد بەیا وسع كرسيه السماوات والأرض. وسع مەڵێ وسع كرسيه السماوات والأرض. مەڵێ كرسيه واو ضمية كرسيه السماوات والأرض. كرسيه السماوات والأرض. بلمك ولا يؤوده حفظهما. ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. دەستەکەت خۆش بێ بەڵام ئەو کەلیمەی وەسیع کورسی و دواییش ئەوش پیا بچۆرەوە بە تەواو نەتخوێندۆ لێرە دەستت خۆش بێ ساراخان خوا پاداشت داتەوە بەڵام لێرە بینەری بەڕێز کەوا بوو ئێستا ئەم خوێندنەوەی ئەم خوشکە بەڕێزەی ئێمە کە چەند تێبینیەکی لەسەر بوو یەکەم دەینی خۆی خوای ئینشاءالله خوای گەورە بەخێر بۆی بنووسێ کە هەوڵ ئەدا کەلامی خوا فێر بێ پاشان
بۆ خۆی دەرئەکەوێ کە چەندێکە ئەم ئاەتە الکورسی خوێندووە گۆڕینی پیتی تیا بوو، لە هەندێک شوێنە کەسرێک ئەکا بە یا، لە هەندێک شوێنە ضەمەیەک ئەکا بە فەتحە، کەوا بوو ئەم بەرنامە لە خزمەتی ئێوەیە با پێکەوە هەمومان ئینشاڵڵا لە خزمەتی قورئانی من دڵنیاتان ئەەکەم هەر برایەکە خوشکێک لە ماوەی ئەو 20 ڕۆژێشمان کە ماوە پێکەوە لە خزمەت ئەم چەند سوورەتە بین ئینشاڵڵا ئیستیفادەیەکی باش ئەکات و بەڕاستی نابێ ئینسانی مسلمان نامەکەی خوای پەروەردگار پشتگوێ بخات. یعنی هەموو لێمە لە هەموو شتێک هەموو غەمی هەموو شتێکمان هەبێ نەتوانین چەند ئاەتێک بە جوانی بخوێنینەوە. فەرموو مامۆستا گیان. کاک کامەران. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک کامەران لە سیدەکان. فەرموو کاک کامەران گیان. بەڵێ مامۆستا لە ئاەت کورسی. فەرموو کاکە گیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم کاکە بەرەنگیان تأخذه هەمووی تەواوەکەی دواتر پێک و ڕاستیکەنەوە یان یەکسەر ئینیکەم بەڵام هەمووی تاوەکە دواتر قسەکەین بەردەوام. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. أجر وساي إلا بما شاء. أجر وساي إلا بما شاء. نان آخر نايخوين تلكاتي وسانا لزباني عربي بسكون أو سين لكاتي وسانا حركة ناخوينينو من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. کاکە کامەران گیان دەستەکانت خۆش بێ ئێستا با لە بسمیلایی و دەست پێ بکەین تێبینیەکی کەممان هەیە ئینشاڵڵا ڕاستیەکەینەوە ئەوەی تۆ کاتکەمەدا ناوی خوای لێ بێنە بسمیلای بخوێنە بۆم. بسم الله الرحمن الرحيم. کامەران گیان ئەو کەسرانە ئاگات لێ بێ. بسم الله الرحمن الرحيم. ئێستا دووبارەی کەرە بۆم. بسم الله الرحمن الرحيم. زایمە بەسم کەسەی ژێر چی بوو؟ بسم الله ئەو هی بسم الله الرحمن الرحيم. نوني الرحمانية ني الرحيم ني بڕۆ سەر ئاەتەکە قەیناکە الله بەڵێ مامۆستا دەیگیانەکەم ئاەتە کورسی خوێنە. بەڵێ مامۆستا دەخسوار لەسەر شاشەکەیە کامەرانگیان بەڵێ دەست پێ بکە. الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم. اینجا ئێستا گوێ لە برات بگرە کاک کامەرانگیان. بەڵێ شتەکان وتم چەند تێبینێکی وردە کەلیمەی ئەڵڵا بە قەڵەو نایخوێن ناڵێن ئۆ بەتەنا بڵێ ئە. ئێستا تۆ کەسێک کە ناوی ئەیاد بێ ئەڵەی چی ئەڵەی ئۆ یاد یا ئەڵەی ئەیاد ئەوە بوو لەفظی جەلالە هەمزەی یەکەم لەگەڵ هائەکە نییە ئیستیفا لە سووکە قەڵەوی ناکەی ناڵێ ئەڵڵاهو 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 ئە اینجا الله الله لا إله إلا هو الحي القيوم. أو قافيش القيوم بردامة دعاء وبخينه. لا تأخذه سنة ولا نوم. يك جاري كبوهم بخينه.
لا تأخذه سنة ولا نوم. ئەزانی بۆ دووبارەم کردووە کا کامران ئەو هەمزە زۆر برائیکا بە قەلقەڵە لا تە وئینشەڵڵا ئومێد و ماتۆوا لێ نەکردوێ لا تأخذه سنة ولا نوم دوایەوە بخێنە بلى. له ما في السماوات وما في الأرض بەردەوام بە من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. بەس کەلیمەی شینەکە يشفع دوایەوە بخێنە بەردەوام بە يعلم. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. خۆزانی ئەوەیشە مەدە عنده إلا بإذنه دوایەوە بخێنە يعلم ما بين أيديهم وما خلفهم. دەستەکان بەس کەلیمەی خەلف ئەو خا حرفی ئیستیعلاء ئەگەر تەجویدت خوێندە بێ وما خلفهم وما هەندێ برای خوێنڵێ وما تۆ جوان خوێندن نەقەڵەوت نەکرد وما بەخەکە قەڵەوە خۆ وما خلفهم دوایەوە بخێنەوە ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. دەستەکان پەلەمەکە ئێستا من وا بیستم تۆ ناپێم وابوو ئەو خوشکەی پێش تۆ بوتی ولا يحيطون کەوا بوو ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء دەستەکانت خۆش بێ وەسای بە سکون بەردەوام بە وسع كرسيه السماوات والأرض. بەڵام کاکە کامەرانگیان کورسی ڕائەکەی قەڵەوە وسع كرسيه السماوات والأرض كر مەڵێ كر بەردەوامە ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. ئەو فاعت کرد بە قەلقەلە ولا يؤوده حفظهما فاکە تۆ وا خوێنتەوتت حفظهما وە قەلقەلەیە هەڵەیە شوێنی قەلقەلە بۆ حروفەکانی قوتب الجەزر یەک جاریکە بیخوێنەوە ولا يؤوده حفظهما. بینیتە کا کامەرانگیان مەڵێ حفظهما کا کامەرانگیان بێت لە برای خۆت بێ مەڵێ حفظهما بڵێ حف ئەو دوودانەی سەر تەخەیتە بەشی ناوەوەی لێوت دەبەرەوە قەلقەلە دروست نەبێ حفظهما ئەم جارە ولا يؤود حفظهما. بەڵام کەلیمەی یەئود هاکەی نەخوێن ولا يؤوده حفظهما ولا يؤوده حفظهما بەردەوام وهو العلي العظيم. دەستت خۆش بێ ئەو کشەدەش نەختە نەبریکە وهو العلي العظيم کا کامران دەستت خۆش بێت العلي العظيم. دەستت خۆش بێ خوا پاداشی خێرت داتۆ باشە. مامۆستاگیان السلام عليكم ورحمة الله. خوا عليكم السلام ورحمة الله وبركاته کاکا و کارگیان فەرموو کاکا و کار لە ڕانیەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستاگیان الحمد لله كاكا وكاريا فرم كاكا وكاريا سورة فاتحة سورة فاتحة بيك ورينا خزمتي فرم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم
الصراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کاک هاوکاریان بەڵێ دەستەکانت خۆش بێت. تۆ تەبعاً دەرست خوێندووە، نەیشت خوێندووە گوێت لە مامۆسایە گرتووە وایە؟ بەڵێ بەڵێ چەند جوزت خوێندووە؟ وڵات تەوام کردووە. ئەم تێبینیانەی من هەمە بۆ تۆ کاک هاوکار بەڵێ تێبینی وردن ئەوە نیە سەمڵە دەستت خۆش بێ زۆر جوان خوێندت، بەڵام ئێمە هەندێک جار هەیە بۆ هەندێک براوەکو جەنابەت تەواوی کردووە تێبینی ورد باس ئەەکەین. جا ئێستا کە بابوو تۆ جوان خوێندت من چەند تێبینیەکەمەیە ئەم جار ئاەت پێ کۆی خوێنی شەڵاوی تۆ دەک دەقەی برکاتەکەت ئەوەی توی شەڵا زوو تەواویەکەین. فەرمو کاک هاوکاریان لە بسمیلایە بۆم خوێنە. بسم الله الرحمن الرحيم. تێبینی یەکەمم تۆ هەستت کرد بە تەکانەی خوێنەڵی بسم الله ئەوە ئەگەل لە خۆت بۆنی قەلقەلەی لێدی ئەو کاتەڵێم بسم الله الرحمن الرحيم ڕائەکانیش قەڵەوتر بکە بڕۆ سەر الحەمدو. الحمد لله رب العالمين. دەستت خۆش بە بەردەوام بە. الرحمن الرحيم. ئەمە لێرە کاک هاوکارگیان مەڵێ ئەڕەحمان هەمزە یەکەم بە ئیستیفال بێ قەڵەوی مەکە الرحمن الرحيم. الرحمن الرحيم. دەستەکان بەردەوام بە. مالك يوم الدين. پێشتر جوانتر خوێنتەوە کەسرەکان مالیکی یەومی الدین. مالك يوم الدين. زانی تێبین یەکەم چییە؟ لام کەسرەی ژێر لامەکەڵی مالکی بیخوێنەوە مالیکی بەردەوام بە گیانەکە. مالك يوم الدين. بەردەوام بە. إياك نعبد وإياك نستعين. کاک هاوکارگیان بەڵێ ئێستا تۆ ئەم حەزم کرد بگەیتە ئەوێ کەلیمەی ئیاکە چەند شێوەیە مەڵێ ئیاکە وایە ئەوە دەستت خۆش بێت مەڵێ ئیاکە قەتعی مەکە ئەڵێ چی ئیاکە درێژی کەرەوە نەختی ڕەخاوی بەرێ ئیاکە نەعبود وئیاکە نەستەعین ناڵێم ئیاکە ئەوە وا خوێنتۆ تۆ اینجا هەڵەیەکی تری شێر لەبەرەوە بینەر بزانێ خەڵکی واڵێ یاکە هەمزەکە ناڵێ ئی ئەڵێ هی تۆ واد نەخوێندووە بەس بۆ بخوێنە نەختی ڕەخاوی بدە بڵێ ئیاکە مەڵێ ئیا دەیگیانەکەم. إياك نعبد وإياك نستعين. دەستت خۆش بێت. بەردەوام اهدنا الصراط المستقيم. ئەمیش پێم خۆش بگەیت ئەوە هاء جاری پێشوو بە قەلقەلە خوێنتە وتت ئێدینە نە اهدنا الصراط المستقيم. اهدنا الصراط المستقيم. بەردەوام بە دەستت خۆش بێت. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستت خۆش بێ کاک هاوکاریان بەڵام ئەو لامی ئەلەذینە نەختێ بۆنی قەڵەوی لێ هات صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ميشل المغ أو غين قلوا ولا الضالين يشخط معلومة الحمد تواود كردو زاني حرفي استطالة قلبشة ولا الضالين يا ربي خوا پاداشی خير الداتو ما مستحاو كاريان دستكان خجمه وساجن خواخر الميت نا ئەگەر کەسێک ماوە هەر لەسەر خەتە یا کەسی کە وەربگرە و سەڵەوات دێن ئینشاءالله. باشە دەستەکانت خۆش بێ من هەر ئەو یینانە تاوەکەین ئینشاءالله یان سورەتی فاتحە بخەنە سەر شاشەکە لەبەرەوەی لەگەڵ ئایەت الکورسیە ئەم 5 دقیقە ڕاستیەکەین و ئینشاءالله ئەوەنە عەزیز پێشم برای بەڕێزم سورەتی فاتحە بینەری بەڕێز برا بەڕێزەکانم ئێمە ئێستا
بەهێواشی ئەم سوورەتە ئەخوێنینەوە و تێبینیەکانیش باسەکەن. یەکەم مەڵێن بسم الله الرحمن الرحیم. نا ئەو سینە ناکەین بە قەلقەڵەم. بسم الله الرحمن الرحیم. بسمی یاری پێ ناکەم. بس ئەنجاڵێم هی ئەو ها ئەخوێنمەوە. بسم الله الرحمن الرحیم. کەسرەی ژێر نونی ڕەحمان نی. ئەنجا تەماشاکە لامی ئەلحەمدو مەکەن بە قەلقەلە. مەڵێن ئەلێ ئەل الحمد لله رب العالمين. ئەگەر ئاگام لێنە بڵێم چی؟ الحمد ئەوە کا بڵێم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. ناڵێم ئەڕەح قەڵەوی ناکەم. نایشڵێم چەند ڕائێک دروست ناکەم. الرحمن الرحيم مالك يوم الدين. کۆمەڵە براخۆش قەڵێن چی؟ مالكية. نا جای ئەەکەمەوە مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. ناڵێم إياك نایشڵێم إياك نا مەدیناکەم. ئەڵێم چی؟ ڕەخاوە إياك وریاش بن ئەو هەمزە ئی نەڵێم هی نەڵێم هیاکە نەیشڵێم ئیاکە. ئەوە هەندێک لە ئەهلی عیلم ئەڵێن ماناکەی کوفرە یعنی ڕووناکیە پەرستم. نە ئیا شەدەکە إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. نەڵێم قەلقەلەی پێ نەکەم. ئەو سادە نەکەم بە سین سی. نەڵێم اهدنا الصراط نا ئەمە ئەویش طا. اهدنا الصراط المستقيم. نەڵێم المستقيم مسني المستقيم صراط الذين أنعمت عليهم. وتم آليرا ناوسين أو شويني وسانية. أجر هنا سمنما لسر عليهم يدوم وسم. نشلم سيرا إنجا برا كانم خشك كانم نلن صراط المستقيم يا صراط الذين صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ليش نظم ولضنا ولا دیار بوو کاتەکە تەواو بوو ئینشاءڵڵا بەس ئەو کەلیمە ڕوونەکەمەوە ئینشاءڵڵا ئینەکەم. نەڵێم وەڵڵا لامی قەڵەومان نییە کاوە بڵێم چی بەس لەفظی جەلالە هەمانە. ئەڵێم وەلە ضالین. هەندێک مامۆساشەیە ئەم وەلەضالینە زۆر درێژەکاتەوە. وتمان درێژکردنەوەکەی 6 حەرەکەیە. 6 حەرەکە ینی 3 ئەلیف. ئەوەنەی ئەم کەلیمە درێژ دەکرێتەوە. نوحیها لە کۆتایی داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای گەورە لە من و ئێوەشی وەرگرتە بێ. عاقبەتمان بەخێر بگەڕێ. بە ئەهلی قورئانمان بژمێرێ. کاتێکمان گەڕێنتۆ لێمان ڕازی بێ. یا ڕەبی خوایە هەر کەس لەگەڵمانە گوێی لێمانە بینەرمانە ئەوەی لەگەڵمانە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوای پەروەردگار کێشەی حەلکەی شیفای نەخۆشی بدەی ڕەحم بە مردوو بکەی. خوای پەروەردگار داوت لێکەی کاتێ بمان گەڕێنی تۆ بە ئەهلی قورئان بمان ژمێریت. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.